ڕۆژی جیهانی ژنانە لە کوردستان هێشتا هەست بە نایەکسانی لە نێوان ڕۆڵ و توانای ژن و پیاودا دەکرێت. ئێستا لە هەرێمی کوردستانە ڕێگری ئەکرێ لە ژنان وەکو پێویست نین لە پلە باڵاکانە ئایتر لە حکوومەت بێ یان لە حزبدا بێ. ڕێگریەکان هەندێک جار کۆمەڵگایە و هەندێک جار پیاوانن کە هەمیشە بنە ڕێگر لەوەی کە ژنان لە پۆستە ئیداریەکانان نەبن. لە کوردستان جیاوازی جندەرەکە زۆرە و ئەتوانین لە کای سیاسیە باسی بکەین کە یەکێک لە کایە هەرە گرنگەکان و لە کای کۆمەڵایەتیەوە بە هەمان شێوە لە بەشێک لە کایە بەڕێوەبردنەکان و ئیدارەکانیشە هەروایە گرفتەکەش بۆ گەڕێتەوە تا ئێستا لە ذهنیەتی تاکی کوردستانیە ئەوە دروست نەبووە کە بالفعل ئەم توێژە ئەبێ بەشدار بێ ئەبێ مشارەکەیکی باشی هەبێ. زۆر سپاس بۆ دکتۆر سیروان ئەوەی جێگەی ئاماژەیە بۆ چوونی تریش هەیە کە پێی وایە ئەوەی بۆ پیاو ڕەخساوە ژنیش دەتوانێت بەدەستی بێنێت. یاساناسێکی ژن ئەم بۆ چوونە پشت ڕاست دەکاتەوە. ئافرەت هەموو مافێکی پێدراوە ئەوەی کە بە تۆ دراوە بە منش دراوە، بەڵام بیرروبۆچوونی کەسەکان ئەوە دیاری دەکات کە ئەو جیاوازە دروست دەکات لەنێوان ئافرەت و پیاودان من کە من بتوانم ئەو ئیشە بکەم کە نەتوانم ئەو ئیشەش بکەم. یعنی هەروەها دابوونەریتش ئەو هینەی بۆمان دروست کردووە کە ئێمە بتوانین جیاوازی دروست ئەبێت لەنێوان ئافرەت و پیاوە. یەکسانی جەندەری واتە جیاوازی نەکردن لە نێوان توانای پیا و ژن. ئەو بابەتەیە کە بەردەوام لەم هەرێمەدا مشت و مڕی زۆری لەسرە. سامان کەریم کورد چات نیوز کفری.